بسم الله الرحمن الرحيم. والله من سرتا زور سپاسی ئینستیتوێتی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بۆ لێکۆڵینەوە و برای زۆر بەڕێز و خۆشەویستمان دکتۆر دلاوەر عەلاءالدین دەکەم بۆ سازکردنی ئەم کۆبوونەوەی کە ساڵانە دەیکا بە حەقیقەت جێی ڕێز و پێزانی دەستخۆشیە. من زۆر سپاسی دەکەم. کەم ئەوانەی کە دەیانوێ مشهور بخۆن لە چارەسەری کێشەکان بە بێلایەنانە و بابەتیانە کە پێم وایە کاگە دکتۆر یەکێکە لەوانە. بەڕێزان ئێمە لە هەلومەرجێک داین کە تابڵی هەستیارە و دژوارە، چ بە لە بەرچاوگرتنی بارودۆخی نێو خۆمان و چ بە لە بەرچاوگرتنی بارودۆخی دەرەوەی خۆمان، چ لەسەر ئاستی ناوچەکە و چ لەسەر ئاستی دنیاش. بۆیە بەڕاستی جێی خۆیەتی هەموو لایەک زۆر حساب بۆ قسەمان بکەین و بەرپرسیارانە لەگەڵ ئەم بارودۆخەدا مامەڵە بکەین و منیش وام بڕیارداوە بەڕاستی ماوەیە کە من بە حەقیقەت لە ڕاگەاندندا قسەم نەبووە لەبەرەوە کە بارودۆخەکەم بە گونجاو نەزانیوە، گوتومە بە هەر بارێکدا قسە بکرێ ڕەنگە باش نیشانە نەپێچێ. بەڵام کە برای بەڕێزمان دکتۆر دلاوەر بانگێشی کردین بۆ ئەمە کە ئەم پانێڵە تایبەتە بەوەی کە قەیرانی دەرەچی و نێوخۆی هەرێمی کوردستان و هەڵوێستمان لە بەرامبەری چۆن چارەسەری بکەین، حەقیقەت پێم خۆش بوو و بە تایبەتیش کە هەر پێنج لایەنە سەرەکیەکە نوێنەریان لێرە هەن کە وەکو کاک دکتۆر گوتی ئومێدم وایە بگەینە نەخشە ڕێگایەک و بەرچاوڕوونیەکی باش بۆ ئەوە کە بۆ داهاتوومان هەنگاو بنین. من لە سێ تەوەرەدا قسە دەکەم. تەوەری یەکەم ئاوڕێک لە ڕابردوو دەدەمەوە، نەک بەو واتایە کە کایکۆن بەبا بکەم و برینان بکولێنمەوە، بەڵکو دەبێت تەماشایەکی ڕابردوومان کەین کە بۆ ئەوەی هاندەرمان بێ بۆ ئێستامان و بۆ داهاتوومان. ئێمە ئەم هەرێمی کوردستانە کە بۆ چارەگە سەدەیەک دەچێت لە سەرپەی خۆی وەستاوە بە ئاسانی بۆمان بەرهەم نەهاتووە. ئەوە هیچ کە بەرهەمی خەباتێکی دوور و درێژ و درێژخایەنی خەڵکی باشووری کوردستانە کە پێم وایە ئەو خوێن و خەباتەی خەڵکی باشووری کوردستان خەرجی کردووە زۆر بە زیادەوە بەشی دەوڵەتێکی کوردیشی دەکرد، نەک بەشی هەرێمێک، کەواتە خەرجیەکی زۆری تێچوە ئەم هەرێمە تا گەیشتۆتە ئێستا. و پاشان ئێمە ئەگەر بمانەوێ و ئیرادەمان هەبێ میلەتێکی دەستە پادشە و بی ئیرادە نین و عەقڵشمان باش ئیش دەکا دەتوانین خۆمان لە قەیران و کێشەکان دەرباسکەین. ئێمە لە ڕابردوودا ئەگەر تەماشای ڕابردوو کەین کۆمەڵێک دەستکەوتی وامان دێنە بەرچاو کە جێی شانازیمانن. یەکەمیان ئەوەی ئەم قەوارە سیاسیەمان لە مێژووی هاوچەرخی کووردا بێوێنەیە کە قەوارەیەکی سیاسی کوردی 25 ساڵ چارەگە سەدەیەک لەسەر پێی خۆی بوەستێ، ئەو دەستکەوتێکی گەورەیە. و پاشان ئێمە کاتی خۆی کێشە و ناکۆچی دووبارەکیمان بوو، بەڵام توانیمان بەسەریان دازاڵ بین، ئەلبەتە بە هاوکاری دڵسۆزان و دۆستانیش توانیمان ئێمە ئەو برینانە قەتماغە بکەین و چاوپۆشی لە ڕابردوو بکەین و لاپەڕی سپی لەگەڵێک هەڵدەینەوە. و پاشان ئێمە توانیمان کە چەند دامەزراوەیەک دروستکەین، بەڵێ کرچ و کاڵی و ساواییان پێوە دیارە، بەڵام توانیمان کە پەرلەمانێکمان هەبێ، حکوومەتێکمان هەبێ، پەرلەمانێک بە چەند خولەوە، حکوومەت بە چەند کابینەوە و پاشان دەسەڵاتی دادوەری سەرۆکایەتی هەرێم. و دوایی ئێمە متمانەیەکی باشی نێودەوڵەتی و هەرێمایەتیمان بۆ خۆمان بۆ هەرێمەکانمان وەدەستێناوە، شتێکی کەم نییە. و پاشان ئێمە سەقامگیری سیاسیمان توانیوە کە بەرقەراری کەین و گەشەیەکی ئابووری و ئاوەدانی باش لە هەرێمی کوردستاندا ڕوویداوە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکەی عێراقدا. و دواییش ئێمە توانیمان کە بەرگری لە هەرێمی کوردستان بکەین، هەڵبەتە بە هاوکاری کەسانێکیش کە پژگیریان لێکردین هێزە نێودەوڵەتیەکان لە بەرامبەر شەڕی داسەپاوی تیرۆریستانی داعشدا. کەواتە ئێمە کاتێک ئاور لە ڕابردوو دەدەینەوە هێندە خاڵی گەش و گەشتبینانە دەبینین کە هاندەرمان من بۆی ئێستاش بەسەر گرفت و کێشەکانمان دازاڵ بین. ئەوە تەوەری یەکەم. تەوەری دووەم
بەڕێزان ئێمە قەیرانی ئێستامان ئەڵبەتە دەبێت بەڕوونی قسە بکەین و پەنجە لە سەشتەکان دابنی قەیرانی ئێستامان دەرهاویشتەی کەمبووکوڕەکانی ڕابردوومانە کە ئەگەر تەحدیدی بکەین دەبێت بڵێن کرچ و کاڵی دامەزراوەکان ئێمە پەرلەمانمان هەبووە بەڵام نەمان هێشتووە پەرلەمانێکی ڕاستەقینە و شوێنی بڕیار و یاسابێ و چاودێرێکی بێمنەت بێ بەسەر حکومەت و کارەکانی حکومەتەوە حکومەتمان هەبووە بەڵام نەمان هێشتووە لایەنە سیاسیەکان نەمان هێشتووە کە حکومەتەکەمان حکومەتێکی دەستکراوە بێت و حکومەتی هەموو لایەک بێت و وەدادگەری بچەسپێنێ و قۆڕەخکاری تێدا نەبێت و پاشان دەسەڵاتی دادوەری بۆ خۆتان دەبینن لە چ وەزعێکدایە زۆر شت دەکرێ و دەگوزەرێ و دەسەڵاتی دادوەری هیچ کارە نییە لەبەرەوە کە خۆمان نەمان هێشتووە لەگەڵ ڕێزم بۆ دادوەرە بە ڕێزەکان و پاشان ناتەبایی سیاسی بەڵێ سەقامگیری سیاسیمان هەبووە بەڵام پێم وایە زۆر ڕیشەدار و قوڵ نەبووە هەر زیاتر مدارامان لەگەڵ یەکدیدا کردووە و شتەکانمان بە پێنە پڕۆ چاک کردووە بۆ وێنە نەمانتوانیوە بڕیارێکی کۆنکرێتی بدەین کە دەبێ پاراستنی هێمنی کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵایەتی دەبێ ئەو خەتی سوور بە هیچ کەس تەجاوزی نەکا کێشەم لە ملانی سیاسی قاڵبێکی ئەمنی و سەربازی بۆ خۆ نەگرێت نەمان هێشتوە نەمانویست توانێت تا ئێستا ئەوە بکەین بێمە سەر تەوەری سێم و چارەسەر من پێم وایە چارەسەری ئەلبەتە من هەر قسە لە قەیرانی خۆیەکان دەکەم چونکە قەیرانی دەرەکیمان زۆرن ئەوە شەڕی داعش و ئەوە کێشەی نەوت و لەگەڵ بەغدا و گەرێک گرفت و کێشەمان هەن بەڵام من پێم وایە ئەگەر بۆ خۆمان هەبین لە نێو خۆدا وەکو خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا عەلەیکم ئەنفوسەکم لا یەضرکم من ضل ئیذا اهتدیتم ئاگاتان لە خۆتان بێ وریای خۆتان بن ئەگەر خۆتان ڕێگەی ڕاست بگرن ئەوەی کە گومڕایە خوناحەسانە زیانتان پێ ناگەێنێ ئێمە هەمیشە زۆر جار گوتومە هەمیشە لە درزی ڕیزەکانی خۆمانەوە دوژمن و ناحەزانمان زەفەریان پێ بردووین و بەپێی منطقی قورئانیش دەبێت هەمیشە گلەی لە خۆمان بکەین بەر لەوەی کە ڕووی ڕەخنە لە خەڵکی دیکە بکەین کە بە تەئکید ئەوەی کە ناحەستە غەیری خراپەلەی چاوەڕ ناکرێت بەڵام خۆت دەبێت دڵسۆزی خۆت بی و ئەگەر لە نێو خۆدا تەبا و ڕێک بین بە تەئکید حەسانە و مەناعی ئەوەمان دەبێت کە دوژمنە و ناحەزانی زەفەرمان پێ نەبن جا من پێم وایە چارەسەری ئەم قەیرانەی کە ئێستا هاتوۆتە دی لە نێو خۆدا کە شڵەژانێکی باشی بۆ هەموو لایەک هێناوەتە دی و بەڕاستی من خەڵکی هاوڵاتی زۆر دەبینم دێن بۆ لامان دەچین بۆ لایەن بە حەقیقەت دێبەزەیمان بە خەڵکی خۆماندا بێتەوە ئێمە هەژارەکانمان هەژارتر بوون دەوڵەمەندەکانیشمان بەشێکی زۆریان هەژار کەوتوون پرۆژەکانمان ڕاوەستاون خەڵی بێکار و کەسابەتە گەنجەکان سەری خۆ هەڵدەگرن و دەڕۆن زۆر ینی ئەگەر بێت و باسی ئێش و ژان و معاناتەکان کەین زۆر زۆرن ئەوانە دەبێ هاندەرمان بن کە بە حەقیقەت بە جددی بیر لە چارەسەر بکەینەوە و نابێ لێگەڕێین گرفت و کێشە وەکو تۆپەڵە بەفر وایە کە خلۆری دەکەی وەگەر لێگەڕێی ئەو تۆپەڵە بەفرە تا بڕوا گەورەتر دەبێت کێشە دەبێت زوو بەدەمیەوە بچی من پێما بە سێ قۆناغێمە دەتوانین ئەم کێشە و قەیرانەی ئێستامان چارەسەرکەین یەکەم ئاساییکردنەوەی بارودۆخەکە وەکو دکتۆر دلاوەریش باسی کرد پێش هەموو شتێک ئاساییکردنەوە و بەڕاستی ئاساییکردنەوەی بارودۆخەکە لە کۆنتڕۆڵکردنی ڕاگەیاندنەوە دەست پێ دەکات زۆرم پێ ناخۆشە کە ئێمە لە ڕاگەیاندنەکاندا جا چەوەی ڕاگەیاندنی حیزبیە چ ئەوەی ڕاگەیاندنی لابەلای غەیرە حیزبیەکە بە زۆری دەردەکە لەوێوەیە کە ئەوانە بە پارەی حرام گۆڤارە سایتە هەرچی هەیە بە پارە و مڵکی ئەم وڵاتە کۆمەڵێک ئێمە کەناڵ ڕاگەیاندنمان هەیە ئیشیان بریتێ لە ناوزڕاندنی خەڵک و تەشیرکردن بە خەڵک و سوکاتیکردن بە ڕەمزەکانی ئەم وڵاتە و بەربەرپرسانی ئەم وڵاتە ئەو ڕەنگە ئەو لایەنە کە پشتگیری کەناڵێک دەکات پشتگیری دەستگایەکی ڕاگەیاندن دەکات قسە بە بەرامبەرەکەی بڵێ نەزانێ بۆ خۆشی فەیسبوک دەبێت دوای خەڵک دەڵێ جاخۆ گەر ئەو بەرپرسێت تو هێندە قسەی پێ دەڵێ کە خاوەنی 40-50 ساڵ خەباتە جاخۆ ئەگەر ئەو هێندە خراپێت تۆش هەروای پێکەوە نەبوون ڕەفیق نەبوون بەڕاستی شتێکی زۆر خراپە ئەوە ئێمە دەستمان داوەتێ ئەگەر بمانە بارودۆخەکە ئاسایی بکەین و بەڕاستی دەبێ ڕاگەیاندەکان کۆنتڕۆڵکەین و پاشان پاش ئاساییکردنەوە ئەمجا
بە یاساییکردن بینەوە سەر قانون و یاسا و عرفی سیاسی و ئەوانەی کە خۆمان لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا وڵاتی خۆمان پێبەڕێوە بردووە. ئەم جا دواییش بەوەندەش لێ نەگەڕێین، ئەوجا دابنیشین لە جێوێکی ئارام و هێمندا بۆ ئەوە کە چارەسەری ڕیشەی بۆ کێشەکانمان دیاری بکەین. بەڕێزە من 5 بنەمای گرنگم بۆ چارەسەری کێشە و قەیرانەکانی ئێستای هەرێم لەبەر چاوگرتوون لەگەڵ 5 هەنگاوی کردەی. 5 بنەمایەکان یەکەمیان ئەوەیە کە با هەموو لایەکمان کەم و کوڕیەکانی خۆمان ببینین و دانیشان پێدابین. لە حیکمەت داهاتووە دەڵێ ئیدا ئەحەب الله عەبدەن ئەبصەرەه بعیوبی نەفسه. حقیقەت هەتا عەیبی خۆمان نەبینین و دانیشی پێدانێنین بۆمان چاک ناکرێ. فهم السؤال نصف الجواب. با کەم و کوڕیەکانی خۆمان ببینین، با هیچمان خۆمان پێوانە بێ لەسەر و ڕەخنەوەین، بەخوا هەمووان کەم و کوڕیمان هەیە. ئەی ئەم واقعە کردەی دەستی ئێمە نییە؟ وەکو پەندە عەرەبیەکە دەڵێ یەداکە ئەو کەتا وەفووکە نەفەخ. بەدەستی خۆت گرێت دا و بەزاری خۆت فوت تێ کردووە. کابراەک تەماشایکە خەڵک دەپەڕێت تۆ لە ڕووبار تیجا چ مەجبورم من دینارێک دەدەم بە کەڵک دەپەڕمەوە بۆ خۆم چووپێک مەشکەیەکی هێنا فوی تێ کرد و بەزاری خۆی بەستی و بە دەستی خۆی بەستی و خۆی داسەرە بۆی بپەڕێتەوە. لە نێوقەدی ڕووباری چوب بوو مەشکە بوو هەرچی بوو باەکەی لێ دەرچووە پەلێکی تێ ڕاژوو کەوتە پەلە قاژەی مەرگ مەلەی نەدەزانی. دەیگوت دەربازم کەن دەیانگوت یەداکە ئەو کەتا وەفووکە نەفەخ. بەدەستی خۆت گرت لێداوە بەزاری خۆت فوت تێ کردو چۆ خۆ دەربازەکەی دەربازکە. حقیقەت ئێمە ئەم واقعە نابێ هیچ کاممان شانی لە بن بێنێتە دەر بڵێ خەتای من نییە. چێ بەرپرسیارترە چێ دەست ڕۆیشتر تووترە زیاتر بەرپرسیارە. کەواتە بادان بە کەم و کوڕەکانی خۆماندا بێنین، جەریئانەدانی پێدا بێنین. الاعتراف بالخطأ فضيلة. ناکرێ ئێمە هەڵەمان نەبێت و ئەم واقعەشمان ئاوا بێ. ناکرێ. حتمەنەوە کەڵەکەبووی هەڵەکانی ئێمە ئەم واقعە. دووهەم با چاودێری خوا بەسەر خۆوانەوە بینین. بەڕێزان من ئێمە میلەتێکی مسلمانین. خوای پەروەردگار دەفەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا ومن يتق الله يجعل له من أمره يسرا. با جارجار بیر لە خوا و قیامەت و بیر لە مێژوو بکەینەوە. ئێمە خۆ هەر خۆمان نین. ئێمە میلەتێکی مسلمانی خاوەن کولتور و مێژوویەکی مسلمانەتین. ئێمە لە ئیسلام و قورئان و سنەتی خۆماندا قیەم و بەهای زۆر گەورە و بەرزمان هەن کە سوودیان لێ دەبینین. کە یەکێک لەوانە بریتێ لە ئەوە کە وڵات بە دادگەری بەڕێوە دەچێ. وڵات بە دادگەری فەراح دەبێ، ناز و نیعمەتەکان زۆر دەبن. بە زوڵم ئینسان ماڵی خۆشی لێوە تەنگ دێ. خوای پەروەردگار دەفەرمێ وما كنا مهلك القرى إلا وأهلها ظالمون. ئاوەدانیەکان لە بین نابین مەگەر خەڵکەکەیان زاڵم بێ. ئێمە بە زوڵم وڵاتەکەمان لێوە تەنگ دێ. بە دادگەری بۆ هەموو لایەکمان فەراح دەبێ، هەموو لایەک هەست بە ئاسوودەیی دەکەین. و پاشان دەبێ ئەو ڕاستیە بزانین کە ئەم وڵاتە پێویستی بە هەمومانە، کەسی لێ زیاد نییە و حەقیقەت هیچ کامان بەتەنێ بەشێ ناکەین بۆ خزمەتی ئەم وڵاتە. ئەوە تا بە هەمووشمان و نەمانتوانیوە وەکو پێویست وەڵامگۆی داخوازیەکانی خەڵکەکەمان بین، چ جای لایەنێک دوو لایەن بەتەنێ بتوانن. و پاشان ئێمە دەبێ بڕیارێکی کۆنکریتیمان هەبێ وەکو پێشترش ئاماژەم پێدا کە دەبێ ململانی سیاسیەکان نێڵین سەربکێشن بۆ چارەسەری ئەمنی و بیرکردنەوەی سەربازی و زەخت و فشار لە یەکدیکردن و ناگونجێ. ئێمە لە یەک وڵات داین، ئێمە لە یەک کەشتی داین، ئەو کەشتێ لە هەر شوێنێک کۆکونی تێبێ هەمومان غەرق دەبین. ئەو بەنسبەت ئەو بنەمایانەی کە بە پێویستم زانین بیان خەمەڕوو. من هەندێک هەنگاوی کردەیی بە خێرایی باز دەکەم. یەکەم جێڕانەوەی حورمەت و شکۆ بۆ هەرێمەکەمان، بۆ قەوارە سیاسیەکەمان. لەم ڕۆژانەدا بەرپرسێکی لە وڵاتە ئەوروپیەکان هات بۆلام، گوتی پار ئەم کاتە شکۆی هەرێم ئەم هەرێمەی ئێوە نەوعێکی کە بوو ئێستا بچووک بوونەتەوە. گوتی پێم عەجیبە، من تەماشا دەکەم کورد زۆر کە دژایەتی یەکدی دەکا زۆر خراپ دژایەتی یەکدی دەکا، خەتی سوورتان نییە. گوتی ئێوە وریابن کە سومعە و هەیبەت و حورمەتێکی باشتان هەیە لە دەستی مەدەن، بەڵام بە دەستی خۆتان لە دەستی ئەدەن. ئێستا بۆتان نەگلەی لە کەسی دیکە بکەن. قسەکانی جوان بوون، دڵسۆزانە هاتە بەرچاوم. بۆیە من پێم وایە پێویستە بە خێرایی ئەو زەرەرەی گەیاندومانە بە هەرێمەکەمان و بە قەوارە سیاسیەکەمان قەرەبووی کەینەوە. ئەویش بەچی؟ ئەو بڕیارانەی کە داومانن
بەهۆی هەڵچوون و کاردانەوە حاڵەتی کاردانەوە ئەو بڕیارە هەموو لەخۆ بن بینەوە سەر حاڵەتی ئاسایی خۆمان بڕیارە کاردانەوەکان بەلەخودا بنین. دوو پێکێنانی دەستەیەکی باڵا کە لە هەر شوێنێک بنکە و بارگای حیزبێک زیانی پێگەێنراوە بە هەر شێوەیەک لە زیانەکان یاخود بنکەی دەستگایەکی ڕاگەیاندن دەستەیەکی باڵای حیزبەکان پێک بێ لەو دەڤەرە بچن سەردانی بکەن و وەک بڵی جۆرێک لە شکۆ حورمەتی بۆ بژێڕنەوە. و پاشان بە زووترین کات ئەوە پێشنیاری منە سەرۆکی پەرلەمان و وەزیرەکان بگەڕێنەوە بۆ کاری ئاسایی خۆیان. کەسێک کە خۆی زیاتر بە بەرپرسیان دەزانێت بەرامبەر بەم وڵاتە دەبێت دڵی گەورەتر بێ لێبوردنی زیاتر بێ دەبێت عەفوی زیاتر بێ لە حەقیقەتدا چیە زیاتری لەلا بێ چیە زیاتری هەبێ زیاتر لێ چاوەڕێ دەکرێت. پاشان دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان و بەبێ وەخراندن کۆبوونەوەکان دەست پێ بکەینەوە بەڵام بە گیانی گەیشتنە ئەنجام و بە ڕوحی دابەزین بۆ یەکدی بەو خوایە بەڕێزان بۆ یەکدی دانان بەزین دێ بۆ خەڵکی دیکە دابەزین. ئەمە زۆر جار گوتومە لە نێو خۆماندا بەوەندەی ئیکتیفا دەکەین سەلام لە یەکدی بکەین غەیری خۆمان دەڵێ دەبێت دەستیشم ماچکەی جا من بۆ دەستی لەگەڵ بەراکەی خۆم دەستی نەگوشم ئامادەرم بچم بۆ لای بۆچی وەزعەکە وام لێ بکە ناچار بم خەڵکی دیکە زۆر زیاترم لێ چاوەڕێ دەکا. و پاشان دوای ئەوە کە بارودۆخەکان ئاوا ئاسایی دەکرێنەوە و یاسایی دەکرێنەوە ئەمجا وەگەڕخستنی ئیرادەیەکی جددی بۆ چاکسازیی ڕیشەیی ئەم وڵاتە با بەدامەزراوە بکەین ئەم وڵاتە بە یاسای تێدا سەروەر بێ ئەم وڵاتە بە ئاشتی کۆمەڵایەتی تێدا واسە قامگیر و کۆنکرێتی بێ هیچ کەس بیر نەکاتەوە لەوەی کە خەدشەی لێبدا زیانی پێ بگەێنێ و ئەم وڵاتە باوا بێ کە خەڵک و میلەتەکەمان ئەگەر بەبیرتان بێ لە سەرەتای نەوەتەکان خۆ بارودۆخی ئابووری زۆر لە ئێستا خراپتر بوو بەڵام خەڵک بۆچی سەبری لەگەڵ دەگرتین تەماشای بەرپرسەکانی دەکرد تەماشای وڵاتەکەی دەکرد هەمومان ئاسمان لێک نزیک بوو بەڵام بەداخەوە ئێستا لە ئەنجامی ئەوەدا کە سوئی ئیدارە و تەوزیع و گەندەڵی و قۆرەخکاری هەیە کابرا تەماشا دەکە خۆی زۆر مەحرومە بەڵام بەرپرسان و کاربەدەستان بە جۆرێکی دیکە دەبینێ ئەڵبەتە ئەوانیش نەک هەمویان بۆیە خۆی زۆر پێمەغدورە دەناخۆ بارودۆخەکەی هێندە خراپی خەڵک سەری خۆی هەڵبگرێ بۆیە پێویستە بەڕاستی ئێمە دوای ئەوەی کە ئەم بارودۆخە ئاسایی دەکەینەوە یاسایی دەکەینەوە ئەمجا دابنیشین بە جدی بیر لە چارەسەر بکەینەوە هیچ کەسیش چاوی لەوە نەبێ کە دەبێ هەر لایەنەکان بۆ لای بێن ئەوی دەبێ بەرامبەرەکەی بۆ لای بێ هەموو دێ بۆ لای یەکدی بچین خاڵە هاوبەشەکان لە بینی خۆماندا دابنین بە بازنەیەکدا هەمومان بچین هەموو لێک بۆ یەک دابەزین هەموو لە یەک نزیک بین ومێدەم وایە کە بەو شێوەیە بکەین و من یەکەباری خۆشم بەڕاستی وەکو دڵسۆزێکی هەموو لایەک من لە یەک مەسافەدا وەستاوم کۆمەڵی ئیسلامی کە من بەرپرسمی لە یەک مەسافەدا وەستاوە بەرامبەر بە هەموو لایەک بەڵام جاری وا تۆ هەندی قەناعەتت هەیە لە یەکێک نزیکترە لەولا نزیکترە لە مەقتەعێکدا لەولا نزیکترە ئەگەر نا حەقیقەت ئێمە ئامادەشین کە هەمزەی وەسڵ بین پردی بە یەک گەیشتن بین و هەوڵیشمان داوە لە ڕابردوودا و هەوێنێک بین بۆ تەبایی و بەکردەوەش نەک بە قسە و لە خزمەت هەموو لایەک داین بۆ ئەوەی کە ئەم قەیرانی کە لەگەڵ دەستەوێ خەین ئەو بارودۆخە ئاڵۆزە تێی بپەڕێنین و ئینشاڵڵا توێشی دەپەڕێنین من گەشببینم ئەگەر تەماشای ڕابردووی خۆمان بکەین بەسەر گرفتی زۆر گەورەتردا زاڵ بووین ئەمە هەر هیچ نیە لە چاوەی ڕابردوو لە ڕابردووی خوێنمان لە بیندا هەبوو ئێستا هیچ شتێکی وانە کەوتۆتە بین خوا پشتیوانێ بەسەر گرفت و کێشانەدا ساڵ دەبین و خوای پەروەردگار لە خۆمان ڕازی دەکەین و خەڵک و میلەتەکەشمان دڵاسوودە دەکەین والسلام عليكم ورحمة الله